زیاتر لە 20 ساڵە بەشێک لە گەڕاکەکانی شاری کەلار کێشەی کەمی و نەبوونی خزمەتگوزاریان هەیە. نەبوونی قیرتا و نەبوونی ئاوەڕە و ناڕێکی زۆرێک لە کۆڵانەکان کێشەی بۆ دانیشتوانەکەی دروست کردووە. والله وەزعمان زۆر خراپە لە زستانە، خاستەتەن ماڵ ئێمە هەر لەو سەرەوە دەور 25 ماڵ لەولایە، ئەوە تقریبا 50-60 تیش لەیلایە. ئەم کۆڵانە هیچ کاممان ژیانمان باش نییە، خاستن ئەی کۆڵانە ئێمە ئەرێن هەرچی چۆنێکە بێ حەقیرە بێ یاخود چەمەندووە بێ مەجاریمان هەیە، مەجاری گەورە هەیە لە ناوڕاست جارەکە، بەس هیچ کامینە ئەومان ئەو حۆشمان ناچێتە نایەوە، ئەو باران ناچێتە نایەوە، هیچ باش نیمان بووی. کۆڵانمان زۆر پیسە. وەڵا داواکاریمان ئەوەیە کە ئێتە حکومت بۆچی ناومان ناو حکومت باوکی ملەتە ئەبێ بێت ئەم کۆڵانێرمانە بۆ چاکات. هەر عیشمان ئەوەیە کە مامۆستایەک یاخود پەیامنێرەکە خودشت ئەو بێت تەقاپی حوشەکەمان بڵێ وەزعتان چۆنە، وەڵا وەزعمانەوە نەخراوە حتا خوا بڵێ بەس. والله تاخوا حەسکا وەزعمان خراوە لەم کۆڵانانە، کەڵکی هیچی نەماوە، خواوەکیلی کەڵکی هیچی نەماوە، قڕۆقڕا ئەوە کاتێکتر ئەوە هەر بەدەر لەوەی کە بارانە بارێ ئێمە هاوینانیش حاڵمان نییە لەبەرەوەی نییە تر خۆ عادرن تۆ ئافرەت بەردەم دەرگا شۆرێ ئاوەڕژێنن ئەم لایە ئەو لایە سێرەکی ناوی وەزعی کۆڵانەکە بکەوە هیچ تەسک و دروستکەکەی وازێ بێرە بەدەر لەوە شارەوانی کە بێت کۆڵانەکەمان بۆ ڕێکاتەوە. ئێمە مەسەلەن ئێستا لە کۆڵانەکە وەجبەیەکی زۆرمانەیە ماڵەکان حتا ئێمە ماڵی خۆشمانەوە یعنی کەمێ هاتوونێتە پێشەوە ئەگەر بێ ئەوە هەرگشتی ڕێکاتەوە ناوی کۆڵانەکەمان بۆ سەبکە هەر زۆر باشێ بەس بۆ ئەم شێوە بە قورعانەوە حاڵنیسە خۆ ئەی بینی کامیرەکە جوان جوانێکشی دەرەخا کە چەنێ ئاوی هاتیات مەعادل ئاوی تیاوێسێ قڕۆقڕا و ناڕێکی کۆڵانەکە تەواو بێزارێکی بەجدی لەم کۆڵانە هەر یەمەنین تەواوی کۆڵانەکان کشتی وایە. بەهۆی بێئومێدیان لە حکوومەت و چارەسەر نەکردنی کێشەکانیان بەشێک لە دانیشتوانی ئەو گەڕەکانە لەسەرەرکی خۆیان گەڕەکەکانیان کۆنکرێت کردووە. هاوڵاتێکیش دەڵێت بەهۆی کاریگەریەکانی دواکەوتن و پێنەدانی موچە لە کاتی خۆیدا هاوڵاتیان لە کۆکردنەوەی هاوکاری بۆ چاکردنی کۆڵانەکانیش تووشی ئاسەنگ بوونەتەوە. ئەم دوو گەڕەکە ماوە سەب بکرێت ئەنا هەمووی سەب کریا لەسەر حسابی ماڵەکان خۆیان سەب کریاون. ئیسا ئێمە ئەم گەڕەکە ئێمە زستان و هاوین ژیانمانەوە دەستی قوڕاو هەموو قوڕا و چڵپای بڕابکە ئەو ماڵە دەری ئەو ماڵە مەجارێکیان کردەوە ئەوش مەجارێکە خۆمان کردمانە کۆڵانەکە بە چای خۆتانەی بین داوا ئەکەین لە سەرۆکی شارەوانی یارمەتیمان بدا بۆ سەبکردنی ئەم کۆڵانە و دوای ئەوە لە سەتا بڵێم 60 دانیشتوانی ئەم گەڕەکە مەعاشخۆرن نییەسیان داهاتێکی ئەویان نییە بتوانن یعنی ماڵی وا هەیە 300,000-400,000 ئەکەوێ پارە بدات بۆ سەبەکەی سەبی بکەین. وەڵڵی ئەو من 20 ساڵە لەم گەڕەکەم ئەم گەڕەکە هەروای 20 ساڵی ڕێکە لەم گەڕەکەژی هەروای. لای خۆیەوە لێپرسراوی بەشی پرۆژەکان لە سەرۆکایەتی شارەوانی کەلار باس لە دۆخی خزمەتگوزاریەکان و گەڕەکانە دەکات و دەڵێت بە پێ و بودجەی لە بەردەستماندایە گرنگی بە شەقامە سەرەکیەکان دەدەین. خزمەتگوزاریەکان بە پێی توانە و پێ و بودجەی کە لە بەردەسایە بەردەوام بین شەقامە سەرەکیەکان لامان گرنگە پاشان بە پێی پێویست وەکو لە کەلارش هەندێک گەڕەکمان هێشتا هەر تاپۆیشن بەڵام شەقامە لاوەکیەکان خێرتاوە و کۆنکریت نەکراوە بۆیە ئێمە جارێک گرنگی بە پێ و پارێکە لە بودجەی لە بەردەسایە گرنگی بە شەقامە سەرەکیەکان دەدەین. خراپی و نەبوونی خزمەتگوزاری لە بەشێک لە گەڕەکەکانی شاری کەلار بەتایبەت لە وەرزی زستاندا هاوڵاتیانی بێزار و نیگەران کردووە. بە جۆرێک بەشێک لە دانیشتوانەکەی بۆ ڕزگاربوون لەو دۆخە ناچار بە فرۆشتنی خانۆکانیان دەبن. هەرچەند داواکاری هاوڵاتیان لە حکوومەت چاکردن و پێدانی خزمەتگوزاریە سەرەتاییەکانیانە بەڵام بە پێچەوانەوە دۆخی خزمەتگوزاریەکان تا دێت کەمتر و خراپتر دەبێت. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.